وەزیری بەرگری ئەمریکا بۆ یەکەم جار باز لە دزەکردنی ئەو بەڵگەنامە پۆڵێن کراوانە دەکا کە پێنتاگۆنی هەژاندووە و زانیاریە نەهێنیەکانی سەربازی ئەمریکایی بۆ جیهان ئاشکرا کردووە. بەردەوام دەبین لە گرتنەبەری هەموو ڕۆشنێ تاکو سەرچاوەی ئەم کارە و ڕادە و ئاستی بڵاوبوونەوەکەی دەدۆزینەوە. بەڵگەنامە نەهێنیەکان چەند هەفتەیەک لەمەوبەر لە تۆڕەکانی ئینترنێتدا بڵاو کراونەتەوە، بەڵام وستن دەڵێ ئەو پێنجشەمەی ڕابردوو لەسەر دزە پێکردنەکە ئاگادار کراوەتەوە. بەڵگەنامەکان لە شوێنێکدا لە ناو ماڵپەردا بوون، لە کوێ و کێ دەستی پێڕاگەیشتووە نایزانین. هەر بەم سادە و ساکاریە لەسەر ئەم خاڵە زانیاریمان نییە. ئەو بەڵگە نەهێنیانەی کە هەندێکیان لە تویتر و تەلەگرام و ئەپەکانی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە، دەیان بەڵگەی نەهێنی لەسەر سەدان بەرپرسی باڵای بەشدار لە شەڕی ئۆکرانیا لەخۆ دەگرێت. بەڵگەکان نیگەرانی ڕاستەقینە لە ناو پێنتاگۆن سەبارەت بە پێشکەوتنی شەڕ لە ئۆکرانیا ئاشکرا دەکا. ڕۆژنامەی واشنگتۆن پۆست لە راپۆرتێکدا یەکێک لەو بەڵگانەی بڵاو کردووەتەوە کە هەڵسەنگاندنێکە سەبارەت بە هێرشی بەرپرسدەرەوەی ئۆکرانیا دژ بە رووسیا کە دەستکەوتێکی ئۆتۆ و بەرچاوی نەبووە. وەزیری بەرگری ئەمریکا گرنگیەکانی ئەو بەڵگەنامەیە بە هێند وەرناگرێت. دڵنیام لەوەی کە ئەوان ئەو کارە دەکەن کە سەرکردە باش و گەورەکان دەیکەن و شەڕی دوژمن دەکەن و بە هیچ پلانێکی دیاریکرا و نابزوێنرێن. هەروەها بەڵگەنامە دزە پێکراوەکان ئەوە پیشان دەدەن کە هێزەکانی رووسیا لاواز بوون. راپۆرتێکی نوێ باز لەوە دەکا کە یەکێک لە نزیکترین هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نەهێنی پلانی هەبووە بۆ یارمەتی شەڕی رووسیا لە ئوکرانیا. واشنگتۆن پۆزی یەکێک لەو بەڵگانەی دەستکەوتووە کە ئاماژە بەوە دەکا میسر کە ساڵانە ملیارێک دۆلار یارمەتی ئەمریکا وەردەگرێ بە نەهێنی پلانی داناوە بۆ دابینکردنی چەک بۆ رووسیا. بەپێی ئەو بەڵگەیەی واشنگتۆن پۆست بڵاوی کردووەتەوە، سەرۆکی میسر عەبدولفەتاح سیسی بەرپرسانی باڵای سەربازی خۆی ڕاستپاردووە کە پلانەکە بە نەهێنی بەهێڵنەوە بۆ ئەوەی لەگەڵ ڕۆژئاوا ڕوبەڕووی کێشە نەبنەوە. راپۆرتەکەی واشنگتۆن پۆست سەبارەت بەم پرسە لە کاتێکدا کە میدیاکانی سەربەدەوڵەتی میسر لە زاری بەرپرسێکی فەرمی حکوومەتەوە ئەو دەنگۆیە ڕەت دەکەنەوە. کۆشکی سپی پشڕاز یان ڕەتی ناکاتەوە کە ئەمریکا زانیاری هەواڵگری کۆ کردووەتەوە کە میسر پلانی داناوە بۆ پڕچەکردنی رووسیەکان. تەنها دەڵێن ئەو کارە هەرگیز لە ڕاستیدا ڕووی نەداوە. بۆ تێری مۆران، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.